پێشەشی بە خێراتنی کەناڵەکەتان دەکەم بەڕاستی باناویمەوە هاتن ئەمە کێشەمانەوەی ئەم لە 2015ەوە ئەمن ئەو عاردەم بە ئیجار گرتیا پرۆژەکەم لەسەر دروست کردیا پرۆژەی ڕقم 8 و ڕەمپە یعنی پرۆژەکەم زەرەری 12 دەفتەر تا 15 دەفتەرم پێکەتیا مەصرفی 50 عیلەشی لەسەرە بەعەقد ئەمن عەقدم هەیە لەگەڵ سەعب مرچی ئەمن مانگانە 30 وەرەقەمان دەدا بەرەبەرە ئیجزای بوو کردمانە 28 و 27 ئەتا 18 وەرەق و 15 وەرەقەی هات ئەلعان ئەو عاردە تێک چووە زەرەرەکە بە من کەتیا ئەمە نازام کاتە چیوەچی هات جەماعەتی شارانی شەش هاتن لەگە قایمقامی هاتن گوتی کاکە ئەوە هیچی نییە ئەوە زرعیە نازانم پلانی ئێرە چییە ئەمن پلانی من ئەوە بوو ئەمە خزمەتی هاوڵاتی خۆم بکەم ئەم پرۆژەکەم دروست کرد و پرۆژەکە تاکە پرۆژە بوو گۆڕەپانی ڕقم 8 ڕەمپە یعنی لە هەموو عێراق ئەو گۆڕەپانە نەبوو یعنی ڕۆژانە سەدان کەس لەسەر دەستی ما ناجیع دەبوو لێرەوە من داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەم کاک مەنسوور براگەورەمان داوا لە وەزیری شارانی دەکەم کاک سازان با ببینی زەرەری یەکەم ئەمنم ڕاستە ئەمن عاردەکەم بە ئیجار گرتی بەس ئەمە پارە هەمووی کێ بدا بەستەمە شاکە هەر سات دەورەی عاردەکەم کێ بدا یعنی من پارەم لێدایە مەصرفم لێ کردی ڕقم 8 ڕەمپە دیوار ڕەسیف سوبغ هەموو ئەوە عادی من بۆ ئەمە خۆم دروستم کردیا ئەمە پێشتر قسەمان لەگەڵ ئەوەی کردی گوتی ئەمە هیچ مشکلەی نییە هەرچی هات ئەمن وەرەقی خۆمێ تاپەی خۆمێ هیچ مشکلەم نییە حەقت لە لای چییە و داوات لە چییە دەبی چێ قەرەبوو ئەمە لێرەوە ئەمن داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەم دەمەوێ حەقم بکاتەوە یعنی حەقم وەگرمەوە من بە حەق خۆم ئەم بە حەق خۆم دەزانم لو ئەمن زەرەر من ئەمن ئیجارم گرتیا ئەمە بەکرێ گرتیتم ئەمە مانگانە پارەی خۆم دایەتن ئەمن لێرەوە داوا لە کاک مەنسوور دەکەم داوا لە وەزیری شارانی دەکەم با بێتە سەرخەت با وەزعکەی ببین یعنی مەصرفی 50 عیلەشی لەسەر هەر ئەمە نا ئەلعان هەمووی وا لە مارێنە